ڕەنگە زۆربەی خەڵک هەر وەکو دکتۆرێک بەڕێستان بناسن و کەم ژیانی تایبەتیت بزانن. چۆن بووی بەو دکتۆر کاوە عومەرەی ئێستا کە کەم کەس هەیە ئەگەر ناوت بێنێ و نەتناسێ؟ دایکم گیرا لە شورتە گازیان کرد. باوکم هیچ پەیوەندی بۆ شتان نەبوو. هیچ شتێکەیە بەدەلی شیری دایگیان ئەو داکە نەیتوانی ئەو شیرەی خۆی بداتە منداڵی. ئایا ئەو منداڵە تاوە بێبەش بوو لە هەموو ئەو ڤیتامین و شتە بە سوودانی کە لە شیری دایکەیە؟ هەندێک دایک شیری کەمە یان ناتوانێت شیری بدات. دەکرێت بڵێن ئەوەی شیری داچ خواردیە زۆر زیرەکتر و عەقڵی گەشە سندووتر و تەندروستترە لەو منداڵێک کە شیری دایکی نەخوارد و شیرە کۆتی دەخوارد. بە شێوەیەکی عامەکە قسە بکەین بە شێوەیەکی طبی ویست بە بڤەیە مەکە دەستکاری ئەو شتەی مەکە واتە زۆر منداڵەکە دەگرن. مێشکی قەپاتەکەی. باشە دکتۆر چ خواردنێک زۆر گرینگە بۆ پتەوکردنی ئێسکی منداڵ؟ یعنی ئەنواع کانزایەکانە خۆ بس لە تەنها شتێک دروست نەکراوە. یعنی مناڵەکە کە ئینگلیزی قسە کرد وازانێت مناڵێکی عەبقەریە. یعنی ئەوە ناکە ئەتوو مناڵ پەروەردە کردووە و کە منداڵ گەیشتە سیستەمەنێک دەی بە تەواوەتی فێرە قسەی ببین. باشە ئەو دایکە چ بکە هەتا ئەو منداڵە ئەو خواردنانە بخواتن؟ ئێمە ئەو مشکلەیە زۆر گەورە. نەتانم ئەو کاریگەریەم هەبی لەسەری کە نەهێڵم تەماشای کردووی ئەوان پێیان کردێ لەو منداڵە. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.